سڵاتان بێم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. هەنگاوە کارگێری و ئیداریەکان بۆ هاوتاکردنی موچەی خانەنشینان لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە ئەمەش دوای ئەوەی کە هەفتەی ڕابردوو ئەنجومەنی وەزیران لە نەمانیەکانی لە هەرێمی کوردستان ڕاستپارد بۆ ئەوەی دەستی ناوی خانەنشینان ئامادە بکەن و ڕەوانەی بەغدای بکەن. من دەمەی لەسەر وردەکاری بڕیارەکە بوەستم کە ئەم بڕیارە یاساکەی چۆنە وەکێن ئەوانەی کە سودمەند دەبن و ئەو موچەی کە بۆ هەر فەرمانبەرێکی خانەنشین زیاد دەبێت چەندە و لەکەی بڕیارەکە جێبەجێ دەکرێت حتما لەگەڵ کۆمەڵی وردەکاری دیکە کە ئاخۆ مانگی حوت کە باسی ئەوە دەکرێت ئەم موچەیە بۆ هەر خانەنشینێک خەرج دەکرێت. ئایا ئەمەوە یاخودە تەنها دەنگۆیە و جارە بڕیارەکە دیار نییە کەی دەگات بە مەجرای قانونی خۆی. بۆ ئەم بەرنامەیە میوانداری بەڕست کاوە ئەحمەد جێگری بەڕێبەرایەتی خانەنشینی سلێمانی کورە کاکەوە سپاس بۆ ئەگەر پرسیارەکە بۆ شێوەیە بیکەم حتما دەنگۆی زیادکردنی موچەی خانەنشینان هاوتای بەغدا بکرێت لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پەسەندکرا و دواتر لە نەمانیەکانی ڕاستپارد بۆ ئەوەی کە هەنگاوە کارگێر و ئیدارەکان بگیرێتە بەر ئەوەی لە خانەنشینی سلێمانی کراوە بۆ ئەم بابەتە تا ئێستا چی بۆ کاکاوە؟ سپاس بۆ بەرنامەکەتان. تاوان ئێمە بۆ مانگی 5/2004 ئەو قایمانەمان حاصل کرد کە ئالاساس بینێنی بۆ هەولێری ئاراستەی بەغایکە، بەڵام دواکەوت دووبارە داوای مانگی حوتیان لێکردینەوە. ئێستا لە مانگی حوتە قایمەکانمان هەموو ئامادە کردووە و ڕەوانەی هەولێرمان کردووە، بەڵام ئیتر ئەمێنێتەوە سەر ئەوەی کە هەولێر تا چ حەدێک تەنفیزیەکە و بڕیارەکە لەکەیەک و جێبەجێ کرد ئەوە لای خۆیانە بەڕاستی. یعنی ئەوەی کە ئەو بڕارێکە هاتبوو بۆ بەڕێستانی وەکو خۆتان جێبەجێتان کردووە. بەڵێ ئەمەەوە خۆمان وەک بەڕێبەرایەتی خانەنشین سلێمانی جێبەجێمان کردووە بە مەزبوطی. بڵێ لێتانەوە دیارە کاکاوە کە ئەم موچەیە کەی زیاد دەبێت، یعنی ئێستا خانەنشینێکی زۆر چاوەڕێی ئەمە دەکات. بڕیارەکە مانگی حەوت جێبەجێ دەکرێت یاخود دوا دەخرێت بۆ کاتێکی دیکە. ئێمە وەک مانگی حەوت لیستمان حاصل کردووە، باش، بەڵام جێبەجێکردنەکەی ئەمێنێتەوە ئایا مانگی حەوت دەبێت یان تاخیرە بێت. باش، ئەمە لەسەر چی دەوەستێت؟ ئەمە لەسەر ئەو یاسایی کە حکوومەتی عێراقی لە 2014ەوە دەری کردووە، لەسەر ئەو یاسایە و بنەما ئەو یاسایە ئێمە کاری پێ دەکەین. کاکاو ئەگەر باسێکی وردەکاری یاساکە بکەین، کێن ئەوانەی لە بڕیارێکی لەم شێوەیە سودمەند دەبن؟ حەزەکەم یعنی شیکردنەوەی بۆم بابەتە بکەین، ڕەنگە ئێستا خەڵکانێکی زۆر بەرچاوڕوون نەبن لە جۆر و شێوازی جێبەجێکردنی یاساکە. خۆی یاساکە ئەگەر بڵین بە دوو شێوە بە دوو فەقەرە جێبەجێ دەکرێت. باشە، یاساکاڵێ ئەوەی لە دوای 2014ەوە ئەوە بە سیستمێک تەقاوتەکرێ، ئەوەی لە 2014 بەرەوخوار بە نوعێکی کە هەژمار کراوە بووی. باش، ئەگەر بچمە ناو وردەکاریەکەیەوە حەزەکەم وردەکاری ئەگەر کادەبێ وردەکاریەکەی باسکە من. طبعا حەدی ئەدنای معاشی ئێمە ئێستا 200 تا 220 وەرژووتر، حەدی ئالاکەشمان 980. ئێمە هاتوین حکوومەتی عێراقیە لە بەم یاسای 2014 کە دەری کردووە معاش ئەبێ لە 400 کەمتر نەبێ. ئەو کەسەی کە لە حیاتە خۆی مابێت معاشەکەی دەبێت بە 500. ئەو 400 بۆ وارسە، تەنها بۆ وارسە کە 400 بەرەکەوێ، زایدەن 100 منحەکەی شێنەمە 500. بەڵام قسەکە لەسەر ئەمەیە، ئەوەی کە وارسە لەوانەیە چەند بەشێکی هەبێت لە مناڵکە بۆی بەجێماوە، یعنی شەرت نییە هەموو مناڵەکان لە وڵاتی 400یان بەرەکەوێت، نە بالعکس ئەو 400 تەقسیمی ئەفرادی خێزانەکە ئەگرێت کە شمولی موچەکە یەکەوێت. باشە، هەر یەکەیان بەشی خۆی بەرەکەوێت، زائیدەن 100 منحەکەی بەرەکەوێت، یعنی کەواتە لە 400-500 ئەو کاتە تێدەپەڕێت. ئەمە بۆ وارس. ئەوەشی کە لە حیاتە خۆی مابێت، ئێستا بۆ نمونە کە باسی دەکەم هەیە مامۆستایە و من لە خۆناقی سەرەتای مامۆستای خۆم بۆ 470 وەرەگرێ. باشە، ئەبێ ئێمە بێن معاشەکەین بە 500 زایدەن 100 منحەکەشی بێن ئەمە 600 بۆ زیندوو ڕوونە. بەڵێ ئەگەر ئەوەی 500 بێ کاکاوە چی لێ؟ ئەوەی هەمانە ئێستا هەمانە بەرەژووتر مەسەلەن 600 مانێ 700 مانێ، بەڵام تەنها ئەوە 100 منحەکە شمولیەکات. بەپێی یاساکە بڕوانامەی یعنی بڕوانامە و منداڵ حسێبە بۆ ئەوەی کە ئەم موچەی پێ زیاد ببێت. ئەمە لە کراوە پێوەر پێش 2014 حساب نەکراوە، تەنها لە 2014 دوای 2014 ئەم قەرارە دەرەچێت ئێمە لە حسابی شادە و خزمەتەکان زیاتریش لەسەرەکەین. کاکاوە جیاوازی و یاسایی لە 2014 هەبوو و ئەوەی پێشتر
جیاوازەکە لە چیدایە بۆ نمونە کاتێک فەرمانبەرێک بەم دوو یاساییان خانشین دەبێت یعنی حەقی دەخورێت یان چۆنە جیاوازەکە زۆر ینی بەڕاستی ئەوەی کە لە دوای 2014 خانەنشینەکرێ و شمولەکە ئەوە سوودمە دەبێت زیاتر لەوێ چونکە بۆ باشە خزمەتی ساڵانەی نافەوتە لەوێ ینی بە دقیق حسابی لەگەڵاکەن شاهدی هەبێ بە دقیق حسابی لەگەڵاکەن باش بە پێی حەقی خۆی چەند ساڵ خزمەتی ئیسمەکەی بۆ کراوە یەن ئەم ئیسمیە وەرئەگرین چۆن وەرەگرین حکوومەتی عراقی تەبەن ئەمە علاوەمان لە پێش حکوومەتی عراقیەوە حکوومەتی عراقی بە ئێماڵێ ئێوە بگەڕێنەوە بۆ 3 ساڵ پێش تەقاوت بوونی سە بۆ نمونە بڵێن من 2024 خاننشی نەکرێم یەن 2024 لێ وەرەگرن ساڵەکە 23 لێ وەرەگرن 22 لێ وەرەگرن ئیجمالی پارەکە کۆکرێتەوە تەقسیمی 36 شەکرێ ئەوە موچێ بنەڕەتی دەرەچێت باشە ئەم موچێ بنەڕەتیە یەن زەربی ساڵانی خزمەت دەکەن ئیتر 35 30 40 زەربی ئەەکەن کە زەربیان کرد یاسایە دروست بۆ زەربی دوونی و یەکەن تەقسیمی 100 ڕۆنە بەڵێ ئەو عەدەدەکەی بەدەرەچێت ئەو عەدەدە هەڵەگرن ئەیخەنەوە سەر ئیسمێ بنەڕەتەکەت ینی کەواتە تۆ لەوێ ئەگەر بە پێی خزمەت و بە پێی ساڵانەکەی خۆت 350 بەرەکەی هەیە 400 بەرەکەی 450 بەرەگرێت ئەوە هەڵەگرن ئەیخەنەوە سەر ئیسمەکەی کە لە ملیۆن و قسوور بەرەژووترە باشە کاکاوە ینی ئەم زەرب و تەقسیمەی کە دەکرێت یعنی هیچ ئەرقام و ژمارەیەکی وات دەرەچێت کە بۆ نمونە خانەنشینەکەی لەو کاتە زیاتر بێکە فەرمانبەرەکە موچە وەردەگرێت شتی وا هەیە نابێت ناگاتەوە ناگاتەوەی کە بڵێ لە ئەسنای دەوامە چونکە ئەسنای دەوام کۆمەڵە مخەساتی تابەتی خۆی هەیە ئەوانەمی بۆ سەرفەکەن بەڵام کە تۆ کە خانەنشینەکەی خۆ مخەساتەکانی لێ بڕنەوە جێبەجێکردنی ئەم یاسای یەکگرتووە کە لە 2014 بەڕێزت ئاماژەی پێ دەکەیت یاساکەی پێشووتری خۆی هەڵناوەشێنێتەوە ینی حکوومەتی هێنە هەڵی بەشێنێتەوە حکوومەتی عراقی بۆ نمونە کە بەم یاسایە خەڵکی خانەنشین نەکردووە لە 2014 بە پێ یاساکە ئەوەی پێش خۆی هەڵەوەشێنێتەوە یان نەخێر ئەو یاساکە لە 2014 دەری کردووەکی پێش 2014 نییە ئەو لە دوای 2014 کار لەسەر ئەو میکانیزمەکە هیچ میکانیزمێکیش ینی دانراوە بۆ نمونە ئەگەر جیاوازەکە لە نێوان ئەم دوو موچەیدا ئەوەندە زۆر بێت تۆزێک کەمکردنەوەی بۆ بکرێ یان لانی کەم فەرمانبەری پێش 2014 مەغدور نەبێت تقریبا ئەوانیش مەغدور نابن ینی تۆ سەگەر حسابی کەیت مەستمەوە بوو جیاوازەکە زۆرە مەبستم ئەو جیاوازەکان زۆرە فعلەن ئەوەی لە 2014 بەرەژووتر کە تەقاوت بووە ئەوە پارەکەی بەڕاستی ینی عەدەدێکی کەمی لە ئەسنای کەمتر بێت لە ئەسنا دەوامی کردو ینی بەڕاستی ئەوە زیاتر 2014 سوودمە دەبلەوەی بەڵام ئێمە ئەوەی 2014 تر بە پێی یاسایە تەقاوت کراوە خۆی بەو شێوەیە بیتر باشە ئەگەر بەم تێگەشتن بەم نەمەتە بێت کەواتە کەمتری موچە لە 500,000 کەمتر نابێت وەکو باس بۆ زیندوو باشە بۆ زیندوو بۆ وارز 400 زۆتری موچە چەند دەبێت بە پێی یاساکە ناڵم بە پێی خزمەتی ساڵانەکەی تۆ ناتوانێت تهدیدیکەی بڵێ 1,600,000 و 1,700,000 وەک عەرزم کردی ئیسمەکە دەورەبینێ زایدن خزمەتی ساڵانە باش زەربی دوونی و تەقسیمی سەکەوتمان کرد ئەوە دەرەچێت زایدن شادەکانیش شادەکانیش ئێمە کە خەڵک وەختی خۆی کە تەقاوت و شادەما بە حساب نەکرد بەڵام حکوومەتی عراقی ئێستاش حسابەکە شادش حسابەکات باشە هەموو خانەنشینان دەگرێتەوە ئەم بڕیارە بەبێ جیاوازی بەڵێ هەموو خانشینێک دەگرێتەوە هێزەکانی ناوخۆ ئاسایش پێشمەرگە ئێستا ئەمانەی کە لای ئێمە بەدەر لە شارستانی وەزارەتی ناوخۆمان لایەستی ئاسکەرین ئەوانش هەموو ئەگرێتەوە یاساکە هیچ ناوێکی هاوپێکی ئەم سلکانە ڕەوانە کراوە لەگەڵ لیستی هاوپێکی شارستانی مەدەنی بەڵێ لەگەڵ شارستانیا ئێمە کردمان بە یەک لیست و ڕەوانەمان کردو باشە ئێستا ئەم یاسایەوەکو پێشتریش ئاماژەم پێدا چی ماوە بۆ جێبەجێکردن ینی ئەوەی کە ئێوە لەسەری وەستابن تەنها ئەوەیە حکوومەتی عراقی بڕیارەکە دەربکات یا چی دەنگۆی ئەوە هەیە حکوومەتی عراقی رازی بووەوە بەڵام حکوومەتی هەرێمی خۆمان جارێ نەچۆتە ژێرباریەوەی کە دقیق 100% جێبەجێ کردوێت بەڵام حکوومەتی خۆشمان پێی لەوەسەر ئەوە داگرتووە کە یاساکە جێبەجێکەن خواروی خۆی ئەمە ئاگادار کردووە کە بەم تەریقا بەم شێوە ئێوە دەستکەن بە ئاوتاکردنی موچەی خانشین بەڵام ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەی ڕابردوویدا خۆی داوای کرد لە وەزارەتی دارایی کە هەستێ بەم کارە بەڵێەوە بە فەرمان کراوە بڵێ باشە ئەو خانەنشینانەی کە لە سنووری پارێزگای سلێمانی لەم بڕیارە سوودمەند دەبن دیارە چەندە ڕێژەکەیان کاکاوە ئێمە تقریبا
47500 کەسمان هەزارەی خانەنشین طبعا ساڵانە خانشین زیادەکە یعنی سەقفی نییە بڵێ بزەبەت مەحدودە ئەو عادەدا ساڵانە زیادەکە ئێمە 40000 سافیمانەیە شارستانی ئەو 1500 تقریبا سلکەکانی با بڵێن ئەندام پەرلەمان و وەزیر و جێگر مدیر عام و جێگر وەزیر و ئەوانەیە بەڵام تقریبا 40000 سافیمان شارستانیە لەگەڵ سلکی عسکەری با بڵێن کاکاوە یعنی لە پێش بەرنامەکە گفتوگویەکم کرد لەگەڵ بەڕێزت جۆرێک لە گومانت هەبوو بۆی کە ئەم یاسایەک و خۆی جێبەجێ بکرێت گومانەکە بە دیاریکراوی لەکوێ یاساکەیە زیادبوونی ئەو عەدەدی پارەیە ینی ئێمە ترسەکەمان لەوایە گەر سبێنێ لەو ڕەسیدی پارەی خۆمان زیاد کاکە لە میزانی حکوومەتی عراقی دانراوە ئەترسی لەوە زیاد کرا و کۆسە دروستکە دوای بۆمان وڵاهەوە پرسیارەکە لەوایە هەر پرسیارە کاکاوەوە ینی حکوومەتی عراقی ئەم پابەندیە دارایە دەتوانێت بەزیاد کات بۆ موچەی خانەنشینان ئەی تەبعی ئەو مادەم قەرارێکی دەرکردو لە دادگای فیدراالیەوە جێبەجێ بکرێ حکوومەتی عراقی جێبێ پابند بێت بەوەی ترگەر لە ڕەسیدی پارەی ئێمە لە میزانی ئێمە زیاتر بێت حکوومەت عراقی پابندە بەوەی بێ و تحملی مەسئولیاتی کات هەتاکو ئێستا ئەوەندەی شارەزا بن ئەوەندەی زانیاریتانە بێ وەڵامی حکوومەتی عراقی چی بۆ بۆم بابەتە حکوومەتی عراقی بە پێوی کە لێ دوانەکانە درێ ئەوان هیچ لاریان لێ نییە لە زیادبوونی ئەم پارەیە و پابندبوونی یاساکە تەسەور دەکەی لە مانگی حوتەوە موچەیە سەرف بکرێت وڵی ئێمە نردومانە بەڵامی تر بزە بە ناتوانم لێرە من بڕیاری لەسەر بم چۆ ڕێبداری حکوومەتە بڕیارەکە لەکەیەوە بۆ خانەنشینان واجبە بێت یان بۆ نمونە ئەم بڕیارە بگەڕێنە دووەوە لە مانگی 11 ڕابردوو حکوومەتی عراقی ئەم بڕیاری دەرکردووە وەکو زیادی ئەم موچەیە لەکەیەوە بۆ فەڵامبەرەکە حساب دەکرێت نه ئەمە کە بوو بە بڕیار حکوومەتی هەرێم بڕیاریان لەو ساتەوەی سە بۆ نمونە وەک پێم وتیت بۆ مانگی 5 قایمەمان حاضر کرد هەر وەزارەتیش بوو پێوتین ئامادەیکەن بەڵام خۆ نەچێ بواری جێبەجێکردن و هاتن سەر سیستمە کۆنەکە ئێسش پیانوتی بۆ مانگی حەوت ئەگەر بکرێ ئێمە سیستمەکە ئامادە و ئەیانی نێ ئەگەر نێشکرێ مەجبوریم بچینەوە سەر سیستمە کۆنەکە خۆمان ئەو لیستانەی ئامادە کراوە وەکو خانەنشینان هیچ کەم و کورتێکی یاسایی تێدایە مەلەفەکانیان کاکاوە کارێگر بێت لەوەی کە حکوومەتی عراقی جۆرێک لە پاشگەزبوونەوەی پێوە دیار بێت ئەگەر لە داهاتوە ئەمە ڕووبات لای ئێمە لە سنفی شارستانیا تەسەوەرەکەم کێشێتیانە بێت چونکە ئەو شارستانی کە کراوە هەمووی بە یاسا ڕێکخراوە و بە خزمەتی خۆی و باقی خۆی استاقی خۆی خانشین بوو حتمما بەڕێز لە من باشتر ئاگاداری لێر و لەوێ یانی دەنگۆی ئەوەیە کە بۆ نمونە خەڵکەی بە پلەی لیوا بە پلەی عەقید و بە پلەی سەربازی خەیاڵی خانەنشین کراوە لە دۆسیەکاندا کاتێکە وردبینیتان کردووە شتی هاتوتە بەردەستی ئێوە کاکاوە ئەوانی کێنە لای ئێمە وەزارەتی ناوخۆ بوون ئەوانە بە مستحقی خۆیان گەشتن و پایە ئەو خزمەتیان بووە باش ئێمە لە بەدەناوی وەهمیە پلەی وەهمیە شتی وا هەیە ئێمە لە ئەمەە لا ئەمە ئێمە نییە باشە ئەم وردبینیە لە لیستی خانەنشینانی سەربازی دەستی پێ کردووە یاخود هێشتاوان نەکراوە هیچ ڕێکارێک لەو ڕۆوە ینی مەبەستی ئەو لیستانی ئێمە یان بەدەر لە لیستەکانی نەنم ئێستا چۆن بۆ شارستانی ئەم لیستی ئامادە کراوە بۆ هێزەکانی ناوخۆ ڕێکارەکە گەشتەوە بەکوێ بەڵێ ئێمە شەرعین هەر ئەمان لیستی شارستانی چۆن دەستکاریمان کردو سەربازەکانیشمان دەستکاری کردو ژمارە ئەوان چەندێکە بە دیاریکراوی تێکڕا تقریبا بزەبەت ناتوانم بڵند چەنم بەڵام 40000 مانەیە عادەت شارستانی و وەزارەتی ناوخۆی خۆمان بەڵام ئەو 1500 تا 8000 ئەوە سلکی تایبەتەکانن کە پابند بۆ بڵێن وەزیرن یا جێگر وەزیر یا جێگر مدیر عامن حاکمەکان ئەندام پەرلەمانەکان ئەوانن بە هەمان شێوەی شارستانی مەدەنی تعامل لەگەڵ پلە باڵەکاندا دەکرێت یاساکەیان ئەوان جیاوازترە نە پلە تایبەتەکان جیاوازترە جیاوازەکە لە چی دایکاکەوە جیاوازەکە ئەوان لەوانەیە بە یاسایەکی کە حکوومەتی عراقی ئاوڕیان لێباتەوە بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە ئیشی لەسەرەکەین و پابندن بێەوەی لە سا 60 مخەساتەکانی بە دەرماڵ مخەساتەکانی بۆ سەرف دەکەن لە تایبەتەکان باشە وەکو زانیاریتە بێ لیستەکە ڕۆشتو بۆ بەغدا بێخەبەرم لەوەی بەڵام ئێمە نردومانە بە هەولێر خۆتان پێدان باشم بڕیارە جێبەجێ بکرێت یاخود لەکوێ یاساکە تێبین یەکتانێ یان دەتانوێت چۆن بێت حتمما ڕای ئێوە وەرگیراوە لە کاتی ئامادەکردنی لیستی ئەم ناوانە بڕای من بڕوا ناکەم کەس تانەبا لەو بڕیاری حکوومەتی عراقی چونکە ئەوە بڕیارێکە لە عام سوودمەند دەبێت لە وەزا
ینی هاوشێوەی فەرمانبەرێکی خاننشینی عێراقی خاننشینێک لە هەرێمی کوردستان موچە وەردەگرێت ئەبێ بەوە یاسایە فعلەن ئێمە ئەوان چەند وەرەگن لە بەغا ئەبێ ئێمە ژەوە وەرگین. باشە کەواتە میکانیزمی موچەکە باست کرد کە چۆن دابش دەکرێت و چۆن زەرب و تەقسیم دەکرێت. یعنی فەرمانبەرەکە ئەگەر ڕاژەی خزمەتەکەی نەگەشت بوو بە کاتی خۆی چۆن تەعاملی لەگەڵا دەکرێت یاخود مەرجەکان چییە بۆ ئەوەی کە فەرمانبەرێک ئەم خاننشینە بیگرێتەوە. خۆی ئێستا یاساکەی عراقی ئەڵێ بێ لە 40 ساڵ تا 45 ساڵ کەمتر تەمەنی نەبێ 15 ساڵیش خزمەتیە بێ. باشە بەو یاسا تەقاوت دەکرێت. ئەگەر بۆ منە فەرمانبەرێک ویستی لەم وادەیە زووتر خۆی خاننشین کات دەتوانێت یاساکە ڕێگەی پێ دەدات. ئەوە ئەسبابی سەحیە ئەو کاتە دەتوانێت لە جانبێکیکەوە مەسەلەن ئینی خۆی تەقدیمکار لە بۆری کە شمولەکات چونکە لەبەرەوەی یاساکەڵێ بێ لە 40 ساڵ کەمتر نێ بە 15 ساڵ خزمەت کەمتر نەبێ 40 ساڵ تەمەن 15 ساڵ خزمەت هیوایە مەسەلەن نەخۆشە ناتوانێت ئەسبابی تایبەتی ئەبێ ئەوە بە قەرارێکی تایبەت توانێت تەقاوت بێت. بۆ مەدەنی و سەربازی هەمان یاسایە؟ بەڵێ بەڵێ هەمان یاسایشمان پێکرد. ئێستا ینی باسی ئەوە دەکرێت کە بۆ نمونە هێزەکانی ناوخۆ لە ئەسنای داوامە موچەیەکی باش وەردەگرن یان لانی کەم ئەوەندە وەردەگرن کە بەشی بژێوی ژیانیان بکە بەڵام لە تەقاودیە موچەکان زۆر کەم دەبێتەوە. یاسای خاننشینی یەکگرتووی عێراق چۆن تەعاملی لەگەڵ ئەما کردووە کاکاوە؟ بەڵێ تەمان ئەوانەی کە لە سریتی ئەسکەریای شەکەن وەزارەتی ناوخۆن باش 18 مانگ معاشی کامل وەرەگرن 12 لای ئێمەیە 6شان لای خۆیانە ئەمە یاسایە کە حکوومەتی عراقی دەری کردووە لە عراقیش بە هەمان شێوە لەگەڵ تەعامل لەگەڵ وەزارەتی ناوخۆکرێ. باش بەڵام گەبیتە سەر ئەوەی کە معاشی خاننشینەکە بۆ بەسرێتەوە فەرقە جیاوازەکە لەوای ئەمە بە یاسای خۆمان وەزارەتی ناوخۆمان تەقاوت کردو ئەوان بۆ یاسای خۆیان تەقاوتیان کردو بەڵام بۆ وەرگرتنی پاداشەکەیان وەک حکوومەتی عراقی وایە. ئەمە چۆن ڕێگەکرێتەوە بۆ نمونە تۆ بە یاسایەک لێرە خاننشینت کردووە دوجار ژەم یاسایە هاتووە چۆن ئەمە ینی ئەم گونجانە دروستەکەن لە ڕووی یاساییەوە؟ سەرەتا پێم وتیوتم لەبەر قەرارەکە لە 2014 ڕوونەوە ئەوەی کە وەزارەتی ناوخۆ لە 2014 بەرەو سەرتە تەقاوت بۆ ئەم یاسا شمولیەکە کە پێم وتی زەڵ و تەقسیمەکە چۆنە. باش من لە کۆتایی بەرنامەکانی سێکم دەمێت دواسەنج دواتەوە لەسەر کۆی تەوەرەکە شتێک ما بێ بیڵیت کاکاوە. وەڵا زۆر سپاس نەوەڵا هیچ وام نەماوە هیوادارم کە حکوومەتی هەرێم هەرچی زووترێ هەنگاو بنێەوەی کە بتوانێت ئەم هاوتای بکە لەگە حکوومەتی عراقیە خەڵک تۆزە ئاهایکی تێبێتەوە دڵخۆش بێ بەم حکوومەتی خۆمان. هەنگاوە عملەکە لای حکوومەتی عراقیان هەرێم حکوومەتی عراق بڕیارەکەی دەراوە بەڵام هەنگاوەکان کە بچێتە پێشوە حکوومەتی هەرێمە ئەبێ حکوومەتی هەرێمە چی زووترەیە بێ بەدەم هاوتاکەەوە. باشە زۆر سپاس بۆ کاوە ئەحمەد بەڕێوبەری جێگری بەڕێبەراتی خاننشینی سلێمانی سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەورێکی دیکە بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.